مامۆستا ئەو کچێکە زینەم لەگەڵی کردووە ئێستا واڵێت وەرە داوام مامۆستا منیش پارە و شتم نییە کە بچمە داوای. یعنی ئێستا بە کچێتی نەماوە بۆتە ژن؟ نەخێر مامۆستا بە کچێتی نەما مامۆستا تەمەنی 16 ساڵە. ئەی هاوار ئەی هاوار ئەی هاوار ئەی هاوار. مامۆستا من گەنجێکم تەمەن 21 ساڵم 4 ساڵە ینی نوێژ ناکەم نوێژم هێڵایە هەر شتی خراپێک ئەکرد ینی هەر شتی خراپە لەو دنیا من کردووە. مامۆستا دزیم کردووە مامۆستا دزیم کردیە دروکردن بوهتان مامۆستا خۆ زیناشم کردووە. ئیخبارتەنامان بەیاڵ ینی 7 ڕۆژە گەڕایتەوە؟ بەڵێ مامۆستا 7 ڕۆژ. باشە چی وای لێت کرد بگەڕیتەوە وازدا زینا و قومار و دزیکردن و فاحیشە بێنیت؟ قەسەم بەخوا مامۆستا ینی هاتمەنەوە پرۆفایلێکەکەدا کە یەکێک پرسیاری کردو بوو ینی گەنجێک بوو وتی من خەونم ئەبینی بە پەیغەمبەر و بەخوا و نازانم چی و کە وابزانم بەڵاوت کردووە ناو پۆستەکانت ئەو ڤیدیۆیان بینی یعنی یەکسەر بە تەواوەتی بوەڕیان. الحەمدولله خوای گەورەی سیقامە و پێبەخشێ. سواز بە ڕەب العالەمین. الحەمدولله دڵخۆشین کە لایڤەکانمان بۆتە هۆکاری هیدایەتی کۆمەڵێک گەنجی جوان کە یعنی هیجرەتەکەن لە گوناهە بەرەو چاکە لە گوناهەوە بەرەو چاکەکاری. سواز بە ڕەب العالەمین. الحەمدولله. مامۆستا ئەو کچێکە زینەم لەگەڵی کردووە ئێستا واڵێت وەرە داوام مامۆستا منیش پارە و شتم نییە کە بچمە داوای. زینات لەگەڵیا کرد یعنی ئێستا هەر دراوسێکان من یعنی ئێستا بە کچێتی نەماوە بۆتە ژن؟ نەخێر مامۆستا بە کچێتی نەما مامۆستا تەمەنی 16 ساڵە. ئەی هاوار ئەی هاوار براکەم بە هیچ شێوازێک یعنی ئەبێ ئەم مەسائلە حەلکەیت ئەگەر هەرچیتان کردووە بێ حەلیکەن براکەم خوا هاوکارتان بێ ڕەبی. هەموو کەسێک بەس ئاگان لە هاوڕێیەکانی بەخوا مامۆستا هەموو هاوڕێیەکان بوان وایان لەم بکرد بەخوا مامۆستا من کوڕێکی زۆر چاک بووم ینی هەتا تەمەنم گەشتە 12-13 ساڵ مامۆستا ینی جوزئیعەمەم کامل لەبەر بوو دوای هێدی لە دینی ئیسلام چمە دەرەوە مامۆستا حاشا ینی خوو گوێنم بە خودادایە بە پێغەمبەرەکانمدایە مامۆستا قورئانم لە دیواردایە. سبحان الله سبحان الله والعياذ بالله والعياذ بالله. مامۆستا هەرچی شتێ خراپە لەو دنیا کردووە هیچ شتێک نەماوە کە نەم کردووە. بەڕێزان ئێستا ئەزانن جیاوازی کەسێکی بێدین و موسڵمان چییە؟ ئەوەیە. باشە جیاوازی کەسێکی موسڵمان و بێدین ئەوەیە.